لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەلایەن پارێزگار و بەرپرسانی حکومی حیزبیەوە پێشوازی لە مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق کرا. هەر لەوێدا پارێزگاری سلێمانی 26 داواکاری خستە بەردەستی کاسمی کە یەکێک لە داواکاریەکان موچەی فەرمانبەرانی هەرێم بوو. کازمی لە لێدوانێکدا بۆ میدیاکان وتی ئامانجی سەردانەکەی گوێگرتنە لە پێداویستیەکانی خەڵک، هەروەها سەردانەکەی بە سەرکەوتوو وەسف کرد و جەختی لەوە کردەوە کە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە گفتوگۆ چارەسەر دەکرێن. هاتوون پێویستیەکانی خەڵکی کوردستان بزانین و ئاگاداری ئەو بابەتانە بین کە خەڵکی سلێمانی پێویستیان پێیەتی و ئەو بوارانی کە پێویستیان بە گەشەپێدانێ و پەیوەندی بە حکومەتی فیدراڵەوە هەیە. سەردانەکەمان بە هەموو پێوەرێک لە هەموو بوارەکاندا سەرکەوتوو بوو و گرفتەکانی نێوان هەردوو حکومەتی هەرێم و بەغدا چارەسەر دەکەین لەسەر بنەمای دەستوور. دواتر لە دەرەوەی فڕۆکەخانە کازمی چاوی بە بەشێک لە جوتیاران کەوت کە داوایان دەکرد حکومەتی ناوەند پارەی گەنم و شایستە داراییەکانیان بۆ خەرج بکات. سەرۆک وەزیرانی عێراقیش بەڵێنی جێبەجێکردنی داواکاریەکانی پێدان. کازمی دواتر سەردانی مەزاری سەرۆکۆماری پێشووی عێراقی کردو تاجەگوڵینەی لەسەر گۆڕی تاڵەبانی دانا. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دوا بەدوای سەردانەکەی کازمی ڕایگەیاند لەوەتەی عێراق و هەرێم هەیە، کێشەکانی نێوانیشان بەردەوامە، هەمیشەش دانووسان کراوە و هەر دەبێت بە دانووسانیش کێشەکان چارەسەر بکرێن. بەغدا کێشەی قوڵ و زۆرە، هەر لە ئەساسەوە ئێوە لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە کێشە لە بینی کورد و لە بینی دەوڵەتی مەرکەزی هەیە. ئەم کێشانە هەمووی هاتۆتەوە دێتەوە هەتا گەیشتۆتە ئەوەی کە دوای ڕوخانی ڕژێم و نووسینەوەی دەستور. بە حسابی دەستوری عێراق کورد بەشێکە و عێراقیش بۆتە دەوڵەتێکی فیدرالی و کوردیش بەشێکە لەو دەوڵەتە. لەبەر ئەوە هەموو شتێک نەبە ویست و ئارەزوی ئێمە ئەبێ، هەموو شتێکیش نەبی ویست و ئارەزی مەرکەزە بێ. لەبەرەوە ئەم دانوستانانە ئێستاش مشکلە نەبێ، ڕۆژێکیکە مشکلێکیکە هەر ئەبێ دروست بێ و نەتیجەکەی هەر ئەبێ بە دانوستان و بە ئیتیفاق جێبەجێ بکرێت. دواتر مستەفا کاسمی لەلایەن بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراقەوە میوانداری کرا و لە هاوینە هەواری مێرگەپان لەگەڵ بەشێک لە حیزبە سیاسیەکان و سەرۆکۆماری عێراق کۆبوونەوە. نووسنگەی ڕاگەیاندنی مستەفا کاسمی بڵاوی کردەوە لە دیدارەکەدا باز لە ژمارەیەک پرسی گرنگ و ئەو ئاستەنگانە کراوە کە لەم خۆناغەدا هاتوونەتە پێش، هەروەها باز لە دوایین ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پێشوەخت کراوە. هەر لە کۆبوونەوەکەدا کازمی جەختی کردوێتەوە لەوەی دۆخی ئێستا پێویستی بە کۆدەنگی و بنیاننانەوە هەیە و پێویستە لە هەڵەکانەوە فێر ببن بۆ بنیاننانی عێراقی نوێی دوای دیکتاتۆریەت. سەرۆکۆماری عێراقیش ڕایگەیاندووە کە دەرفەتێکی مێژوویی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا هاتوۆتە پێش. رامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.